دوایەوەی لا پێنجەمین پاڵەوانێتی کۆکاکۆلا لە شاری هەولێر قوتابخانەی زێوەر بۆ پاڵەوان یاریزانانی تیپی دووەم کە قوتابخانەی چیایگارەی شاری کەرکووک بوو هێرشیان کرایە سەر و بریندار کران. دوای گەڕانەوەشیان بۆ شاری کەرکووک مامۆستایان و قوتابیانی ئەو قوتابخانەیە ناڕەزایی خۆیان لا دژی سەرپەرشتیارانی خولەکە بۆ وەزارەتی پەروەردە ڕاستە کرد. لا ڕێگای دەستگا ڕاگەیاندنەکان و باسییان لەوە کرد دوای ئەوەی لا گێمی یەکەم یاریەکەدا بە گۆڵێک پێشکەوتن لە ڕێگای قوتابیانی قوتابخانەی زێوەر بە چەندین شێوە هەڕەشیان لێکرا و لێیان درراوە لە بەرچاوی سەرپەرشتیارانی خولەکە و پەروەردە. دوای تاوبوونی یاریەکەش بەهۆی ئەو ڕەفتارە نەشیاوەی بەرامبەریان کرا ئامادە نەبوون خەڵاتی پاڵەوانێتیەکە وەرگرن. زۆر بەداخەوە بۆ لیژنەی دادوەر کە لە ئاستی پێویستدا نەبوو بگرە زۆر خراپ بوو. زۆر بەداخەوە ئێمە چوین یاریکی دۆستانە بکەین بەڵام بە شێوەیەکی نادروستانە ڕەفتاریان کرد کە ئەم شێوەیەش هەر برینداری لێکەوتەوە کە یەکێک قاچیشکا یەکێک دەستیشکا هەر یەکی بە شێوەیەک بوو. داوا لە بەڕێز وەزیری پەروەردە دەکەن پشتیوان سادق دەکەن کە لیژنەیەک پێک بێنێ لە ئاست و ڕاست و دروستی ئەم مەسەلەیە. داوا لە بەڕێز شێرزاد ڕەشید دەکەن کە هەوڵی خۆیان بخەنەگەر ئەم کێشەیەمان بۆ چارەسەرکەن. داوا لە بەڕێز مامۆستا تەحسین دەکەین بەڕێوەبەری یەکێتی دیوانی چالاکی کە ئەم کێشەیە ڕۆڵی خۆیان بخەنەگەر و سەبارەت بەم کێشەیە. زۆر بەداخەوە بۆ چاودێرانی یاریگا کە نەک چاودێر نەبوون بگرێک بە ئاشکرا هەندەری یانەی بەرامبەر بوون هەت ئارەزویان لێ بووە یاریان ڕدەگرت بە بیانی جۆرا جۆر کە هیچ یاسایەکی وەرزشی ڕێ بەمە نادا.